بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باس لە لێکەوتەکانی ئەنجامی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق و پرسی پێکێنانی حکوومەتی عێراقی دەکەین. لە ئێستادا لایەنە شیعەکان چوارچەوەی هەماهەنگی وەفدی دانوستانکاریان پێکێناوە بۆ سەردانی لایەنەکان وەرچی لایەنە سونەکان ئەوانیش ئەمڕۆ ئەنجومەنێکی سیاسیان پێکێناوە، بەڵام لە سەراستی کوردستان لایەنەکان ناکۆکن، چی لە بینی پارتیویکێتی ناکۆکیە، چی لە بینی نەسەڵات و ئۆپۆزیسیۆن ناکۆکیە. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ قسەرەوە دەکەین کورد پێویستە چۆن چێتە بەغداد وایە بەم ناکۆکیە کورد چی دەست دەکەوێت، لێکەوتی ئەم ناکۆکیە لەسەر پۆستەکانی کورد لە بەغدا و لەسەر هەرێمی ژەنی کاریگەری لەسەر پێکێنانی حکوومەتی هەرێم و پەچارنووسی پەرلەمانی کوردستان و قسە لەسەرەوەش دەکەین کە کێ دەبێتە سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق و کورد لە 4 ساڵی ئایندە ئیش لەسەر چی بکات. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان هەم شارەزایەکی سیاسی زۆر هەم یاسایی زۆریان هەیە کە لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاکتۆر سوپاسیان دەبوون دەکەین ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین دەبین ئێمە لایەنە شیعەکان بڵێن چوارچێوەی هەماهەنگی کۆبوونەتەوە بەیەکەوە، سونەکان بەیەکەوە کۆبوونەتەوە، بەڵام بۆچی لایەنە کوردەکان تاکوی لایەنە کوردەکان دوای ئەنجامی هەڵبژاردن زیاتر لە یەک دوور کەوتونەتەوە؟ چ کاریگەریەکی دەبێت لەسەر شێوازی چوونیان بۆ بەغداد؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، سڵاو لێەوە کاک حەکیم لە بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی پەیام. لە ڕاستیە وەکو بینن دوای ئەنجامدانی هەڵبژاردن هەموو لایەکی تر تای هەڵبژاردن ینی لایەنەکانی تری عێراق تای هەڵبژاردن بەریاون و لەسەر بنەمایەکی واقعی لە دوای دەرەنجامی هەڵبژاردنەکان ئەبینی بەیەکەوە کۆ بنەوە، بە تایبەتی لایەنە شیعەکان لە پێشە زۆر زوو چارچێوەی هەماهەنگی یەکی گرتەوە و سوودانیش جارێکتر گەڕایەوە ناو چارچێوەی هەماهەنگی و بەمە هەر یەکسەر ڕایانگەیان کاوان گەورەترین کوتلەی پەرلەمانی عێراقن و ئەنجومەنی نوێنەرانی عێراقن و لە هەمان کاتیشە وەکو بینیتان ئەمی ئەوارەیە لایەنە سونەکانیش ئەنجومەنێکی سیاسیان ڕاگەیان، بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان تا ئێستا بە هەمان پێودانگی شەڕی ناوخۆ، بە هەمان پێودانگی ململانێ توندەکانی نێوان پارتی و یەکێتی وەکوەوەی هێشتا هەڵمەتی هەڵبژاردن بەردەوام بێ، ئەبینین هێرشی ڕاگەاندنی ئەم دوو لایەنە دژ بە یەکتر بەردەوامەوە، لایەنەکانی تریش لە نێوان خۆیانە بە هەمان شێوە. یعنی لە ڕاستیە ئەستێکی گەوری بەرپرسیارەتی نابینرێ سەبارەت بەو دۆخی هاتۆتەکایەوە کە بەڕاستی دۆخێکی جیاوازە لە چاو هەڵبژاردنەکانی ڕابردوو، بە تایبەتی لە چاو هەڵبژاردننی ڕابردووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ناکۆکیەکی گەورە لە نێوان لیستە براوەکانی شیعە هەستی پێکرا هەر لە سەرتاوە و بۆ خۆتان نەزانەوانە بوون بە دوو بەشەوە، بەشی تیاری سەدری و بەشی چارچێوەی هەماهەنگی، و لەمەیە سەرباری ئەوەی کە یعنی وا باشتر بوو ئەو کاتیش وا باشتر بوو کە کورد دابش نەبێ بەسەر ئەو ناکۆکیانەی ناوماڵی شیعە، بەڵام بەداخەوە کورد هەرو کاتە دابش بوو بەسەر ئەو ناکۆکیانەیە، بەڵام هێشتا ڕەنگە کاریگەریە خراپەکانی ئەو دابشبوونە بەقەدەر ئێستا گەورە نەبن، لەبەرەوەی ئێستا جیاواز لە هەڵبژاردننی پێشوو کوت لە براوەکانی شیعە هەمووی لە یەک چوارچێوەیە یەکیان گرتووە و هەر لە ئێستاوە کەوتونەتە وتوێشکردن لەسەرەوەی چۆن پۆستی سەرۆکوەزیرانی عێراق یەکلا بکەنەوە، هەر لە ئێستاوە کەوتونەتە وتوێشکردن لەگەڵ لایەنەکانی تر بۆ یەکلاکردنەوەی پۆستی سەرۆک کۆمار، پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، واتە چەند خطۆیەک پێش کەوتون، چەند هەنگاوێک پێش ئەو پرۆسەیە کەوتون لە کاتێکە لایەنەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی و یەکێتی کە بەرپرسیارەتی گەوریان لەسەرشانە هێشتا لە دۆخی پێش هەڵبژاردن و لە دۆخی ئەو ناکۆکیانن کە لە کۆتایی بانگەشی هەڵبژاردننی پێشوو هاتەکایەوە. باشە کاکتۆر، ئەم ناکۆکیانە لێکەوتەی چی دەبێ؟ خۆت بەڕێز داگاداری ئێستا کورد لە 329 کورسی پەرلەمانی عێراق ئەگەر ئەو کۆتایانە شەژمارکەین کە پارتی بڵین پشتیوانی کردن 64 کورسیە لە 329کە، بەم پەردەوازەیە چی دەکرێەوە تا بڵین لە کەرکووک پارتی کورسێکی لەرەزدا، لە نینەوە 4 کورسێکی لەرەزداوەیەکێتی لە خورمات و کورسێکی لەرەزداوە، ینی بم ئاڵۆزی و بەلاوازبوونیشی لە ناوچە دابڕێنراوەکان لە بەردەم چی داین؟
لە ڕاستیە ژمارەکان زۆر شتمان پێڵێن ژمارەکان ئەومان پێڵێن کە ئێستا شیعە بە تەنیا خۆی زۆرینەی ڕاهایی هەیە لە پەرلەمانی کوردستان و زۆر زیاتریش زیاتر لە 190 کورسی پەرلەمانیان هەیە. لایانی دووەم لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوننەکان نێستە و ئەوان زیاتر لە 7 کورسی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان هەیە. کوردیش خۆی نزیکە کاتەوە لە دەوروبەری 60 یعنی بەو کۆتایانیشی کە پشتیوانیان کردوون یعنی ئەوەندەیە کەواتە کورد خەریکە بێتە لایانی سێهەم لە ناو معادلەکەیە بە تایبەتی وەکو باسم کرد لە کاتێکە کە شیعە کۆبنەوە و لە هەمان کاتیشە سوننەوە بە هەموو تەناقوزاتەکانیان من نازانم ئەمەی سوننەش تا کەی بەردەوامە بێ بەڵام ئێستا هیچ نەبێ ئەوە کۆبوونەوە و ئەنجومەنێکی سیاسیان پێک هێناوە. بۆیە پارتەوازیی کورد زۆر کێشە دروستەکە زۆر ینی چەندە سنگ و پێگەی کورد لە ماوەی ڕابردوو لاواز بوو هێندەی تر لاوازیەکە بە تایبەتی کە ئێستا سوننە داوای پۆستی سەرۆک کۆماری عێراقەکەن و ینی ئێمە کۆمەڵێک کێشەی دوورمەودامان لەگەڵ عێراقە تا ئێستا بە هەڵپەسێراوی ماوەتەوە کێشەی خاکە کێشەی هاوبەشیکردنە لە چۆنێتی دروستکردنی بڕیار لە ئاسی دامەزراوە فدرالیەکانە کێشەی بودجەیە کێشەی نەوتە کە ئەمە هەموو ئەمانە پێویستی بەوە هەیە لە خولی داهاتوو ئەنجومەنی نوێنەرانی عێراقان پرسانەیەک لا بکرێنەوە. بۆیە ئەم پەرتەوازەیە زیانێکی گەورە لە کورد دەدات لە بەغدا لە ماوەی داهاتوو و لە هەمان کاتیشە جەنابەت باسی ناوچە جەناکۆکەکانت کرد. لە ڕاستیە لە دەستدانی ئەو کورسیانە تەنها ینی هێندە گرنگ نییە ئەوەندەی ئەوە گرنگە کە ئێستا ئێمە سەرنج لەوە بدەین بۆ نمونە لە شوێنێکی وەکو کەرکووکە لە پارێزگای کەرکووکە کۆی دەنگی سوننە و تورکمان کۆکەیتەوە لە کۆی دەنگی لیستە کوردیەکان زیاترە و ئەمە زەنگێکی مەترسیدارە پێویستەکات ئەمە یعنی بەجددی وەربگیرێ ئەم دۆخە دیموگرافی ئێستای ناوچە جەناکۆکەکان بەجددی وەربگیرێ و ئەمە بۆ مووسڵیش ڕاستە و ئەمە بۆ سەلاحەدینیش ڕاستە ئەمە بۆ دیالەش ڕاستە کە خانەقین و مەندەلی و قەرەتەپە و جەلەولاوەوانە ناوچەی کوردین و لەو پارێزگایان. بۆیە گرنگە بە بەرپرسیارەتیەوە بڕوانرێتە ئەم قۆناغە تازەیە و ئەوە بزانرێ کە ئەم قۆناغە زۆر جیاوازە لە قۆناغەکانی ڕابردوو. ئەگەر لە قۆناغەکانی ڕابردووش یەک ڕێزی و یەکدەنگی زۆر کات پێویست بوو بێ ئێستا ئەوە یعنی ناتوانرێ خۆ لەوە لا بدرێت کە ئەگەر ئەوە نێتەکایەوە و شێوەیەک لە پێکەوە کارکردن لە نێوانە هێزانە نێتەکایەوە ڕەنگە کورد بەشێکی زۆری ئەو دەستکەوتانی تا ئێستا ماویەتی لە دوای ڕوخانی ڕژەمی پێشوو لە دەستی بدات. باشە کاکتۆر بەڕێز پێشبین دەکەی لایەن ئۆپۆزیسیۆنەکان بڵێن ئەوەی کێتی و پارتی پێشبین دەکەی بەجیا ئەوە ئۆپۆزیسیۆنیش بەجیا بڕواتە بەغدا ئێستا دەست پێشخەرێکی کۆمەڵی شەیە بۆ لایەن ئۆپۆزیسیۆنەکان بەیەکەوە بن. پێت باشە ئۆپۆزیسیۆن چی بکە بەشدار بێ لە حکوومەتی عێراقی ئەگەر دەرفەت هەبوو یاخود ئۆپۆزیسیۆن بێ چۆن بڕۆن بۆ بەغدا ئەوان؟ خۆی لە ڕاستیە پێش هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕەنگەیەوە هەمووتان ئاگدارن کە ئێمە دەست پێشکە ئێمە کۆمەڵێک کەسایەتی کە زۆر بەمان ئێستا تا ڕادەیەکی زۆر سربەخۆین ینی لە دەرەوەی هەموو هاوکێشە حیزبیەکانین هەوڵێکمان هەبوو بۆ ئەوەی هاوپەیمانیەکی لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتی دروست ببێ بۆ ئەوەی ئاڕاستەی سێهەم لە کوردستانە دروست ببێ و ئەو ئاڕاستەی سێهەمە بە شێوەیەکی ئیجابی بتوانێت ڕۆڵ ببینێ لە پارێزگاریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە بەغداش چاودێرێکی سەرەکی بێ بەسەر پارتی و یەکێتی و هەوڵێکی یعنی ڕۆڵێکی ئیجابیش ببینێ لەو لێکترازانی کە ئێستا لە نێوان پارتی و یەکێتیە هەن. بەڵام بەداخەوە ئەوە نەکرا و یعنی ئێمە ئاگدار بووین کە پارتی و یەکێتی زۆر بە چڕی لەسەر خەت بوون بۆ ئەو هەوڵە سەرکەوتوو نەبێ و بەداخەوە هەندێکیش زۆر بچووک ینی لە ئاستی ینی لە ئاستی تێڕوانینی بچووکی شخصی و تایبەتەوە سەیری ئەو پرۆسەیان کرد و لە ئەنجامیەوە ئەتوانم بڵم دوردونگی نێوان
لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتی هەرو کاتە زیاتر بوو و یعنی ئێستا ئەگەر بە شێوەیەکی ژمارەی من هەر لەم ڕۆژانەیە هەر ئاوا سەرپێی سەیری ئەو ژمارانم کرد کە لە ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاتووەتەکایەوە یعنی زۆر بەڕوونی هەست بە و زیاناکەی کە ئەو پەرتەوازەیە و تێکدانی ئەو هاوپەیمانیە دروستی کردووە یعنی من هەراوە سەرپێی حسابێکم کرد ئەگەر یعنی ئەو هاوپەیمانیە دروست ببووایە لانی کەم 18 بۆ 19 کورسی ئەهێنا و لانی زۆر 22 کورسی ئەهێنا لەم هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا ئیتر خۆتان بەراورد بکەم زان حەجمی زیانەکە چۆنە بۆیە یعنی ئێستا ئەبینم کە ڕەنگە ئەو دوردونگەی کە لە دروست نەبوونی ئەو هاوپەیمانی هاتووتەکایەوە تا ئێسش بەردەوامە هەرچەندە وا باشترە وەکو باسم کرد هەمووان پێکەوە لەگەڵ لەسەر کۆمەڵێک خاڵی هاوبەش تەبابن لە ئەنجومەنی نوێنەرانی داهاتووی عێراق تەنانەت یعنی هەندێک شت پێویستی بەوە هەیە کە ئەم لایەنانە لەگەڵ پارتی و یەکێتیش تەبابن و فشار لێ پارتی و یەکێتی بکەن لە هەندێک پرسی نیشتیمانی کە ئەم پرسانە بەلایەنەوە ئەولەوێت بێنە پرسی پۆست و ئەوەی کە کێ چ وەزارەتێ وەرەگرێ و کێ چ پۆستێک وەرەگرێ. بەڵێ بەڕێستان پێشتر لەگەڵ کۆمەڵێک پەرلەمانتار بڵێن ئەزمموی گروپی هیوا هەبوو تا ڕادەیەک سەرکەوتوو بوو هەمزارەگە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیشی لەسەر بکەن دەکرێت ئەمە باشتر بکرێ. وەڵی خۆزگە ئەو هاوپەیمانیە کە هاوپەیمانیەکی زۆر گرنگ بوو و لە ئەنجامی هەوڵ و کۆشتێکی زۆر هاتەکایەوە بەردەوام بووە لە هەڵبژاردننی 2021 ئەوە دروست ببوایەتەوە و لە هەڵبژاردننی 2025 دیسانەوە دروست بووبێتەوە بەڵام ێسش نەچوە بچێ هەرچەندە من ئەوەی ئەیبینم واقعی بین وەکو باسم کرد پێکنهێنانی ئەو هاوپەیمانیە پێش هەڵبژاردن یعنی تا ئێستا سێبەری هەیە بەسەر ڕای لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتی بەرامبەر بە یەکتر بەڵام زۆر گرنگە یعنی لانی کەمی خاڵی هاوبەش لە نێوانیانە هەبێ و هەندێک گرەی شخصی و گرەی تایبەت و ئەوانە تێپەڕێنن و هەوڵیەوە بدەن کە یعنی لەسەر کۆمەڵێک شتیاوە ئەگەر هاوپەیمانی هیواش دروست نەبێتەوە بەڵام کە هیواخوازین دروست ببێتەوە چونکە ئەوە ئەتوانێت ڕۆڵێکی کاریگەر ببینێ لەوەی وەکو باسم کرد لە پرچە نیشتیمانیەکانە ئەو پرسانە بە نظری اعتیبار وەربگیرێ و لە پێش پۆست و امتیازاتەوە بێ بەڵام ئەگەر ئەوەش نهاتەکایەوە لانی کەم لە هەندێک یعنی خاڵی هاوبەش و پرسی نیشتیمانیە کۆدەنگی لە نێوانیانە هەبێت. بەڵێ دەکرێت لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی بڵێن دەرەوەی پارتی و یەکێتی لایەنەکانی بەشداری حکوومەتی عێراق بکەن ئەوە باشە چۆنی دەبینی ئەگەر شتێکی وا بێتە ئاراوە؟ خۆیەوە وەساوەتە سەر هەریەکە لەو لایەنانە و بانگەشەی هەریەکێک لەو لایەنانە کە بانگەشەی چیان کردو لە کاتی هەڵبژاردنەوە ڕوبەڕووی چیە بنەوە بەرامبەر بە جەماوەرەکان خۆ بەڵێ یعنی هەرچەندە هەندێک لەو لایەنانەی کە دژی هاوپەیمانیەکە وەستانەوە یەکێک لە مەرجەکانیانەوە بوو کە هاوپەیمانی لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتی پێویست دەکات بەشداری حکوومەتی داهاتووی عێراق نەکا و ئێوە خۆتان نەزان ئەمە لە ڕاگەیاندنەکانیش بڵاو بوویەوە بەڵام ئێستا لە دوای هەڵبژاردنەوە ئەیتر تاقیکردنەوە ئەبێت بۆ هەر یەکێک لەلایەنەکان کە ئەو بەڵێنانەی بە خەڵکیانیاوە چۆنی جێبەجێەکەن و ئایا فعلەن ئەو قسە و باسانەی پێش هەڵبژاردن کردیان ئەیبەنە سەریان نا بۆیە ڕەنگە لەمەیە ڕەنگە لەم پرسەیە بیربۆچوونی لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتیش وەکو یەک نەبێ. بەڵێ دوایی سەر و کۆمارێک سەرەکەین بە سەبارەت بە و پێگنێنانی حکوومەت لە هەرێم و پەرلەمان بەڕێز چارنووسەکەی چۆن دەبینی ساڵێکە و ئێستا باز لەوە دەکرێت لە بەردەم دوو بژاردەداین یانەوە تا پارتی بۆ نمونە لەگەڵ نەوەی نێو هەندێک لایانی دیکە بڕوا حکوومەت پێک بێنێ و پۆستەکانی یەکێتی بە تاڵی بەجێبێڵە یان هەڵبژاردن دووبارە بکرێتەوە لە ڕووی یاساییشەوە چۆن ئایا پێشترێ مەزموونی ئەومان نەبووە هەڵبژاردننی پێشوەختە دەکرێشتی وا ڕوودات؟ خۆی لە ڕووی قانونی و لە ڕووی واقعیەوە ئەکرێت یان عەفو لە ڕووی قانونی و لە ڕووی هینەوە ینی دەقەوە ئەتوانی
باز لە هەڵبژاردننی پێشوەخت بکەی چونکە لە یاسای سەرۆکایەتی هەرێمە ئەو بابەتەی تایە چۆن ئەتوانرێ هەڵبژاردننی پێشوەخت لە هەرێمی کوردستانە ئەنجام بدرێ یعنی ئەوە ڕێکارەکانی دیاری کراوە یا زۆرینەی ڕەهایی ئەندامانی پەرلەمان دەنگ لەسەر بگورن دەنگ لەسەر هەڵوەشانەوەی پەرلەمانە دەن یان سەرۆکی هەرێم لەبەرەوەی کە پەرلەمان لە 45 ڕۆژ دوای سوێن خواردنی لە 45 ڕۆژ دوای ڕاگەاندنی دەرەنجامەکان کۆنە بێتەوە ئەتوانێت مەرسوم دەربکات و لە ڕووی قانونیەوە ئێستا تەنانەت ڕاستە ساڵێک و ئەوەندە تێپەڕیەوە بەسەر هەڵبژاردنە و پەرلەمانتارانیش بەشێکی زۆریان سوێنیان خواردووە بەڵام ئەگەر سەرۆکی هەرێم پەرلەمان هەڵوەشێنێتەوە پەرلەمانی کوردستان هەڵوەشێنێتەوە پێم وانییە هیچ شوێنێک هەبێت تانەی لێ بدرێ بتوانرێت تانەی لێ بدرێت لەوەی کە ئەوە یانیشکاوە دادگای باڵای فدرالی تایبەتمەند نییە لەو پرسەیە بۆیە ینی ئەم ڕێکارانە هەن بەڵام من پێم وایە ئەوە ئەتوانم بڵێم پلان سیە یعنی پلانی سێ هەمە پلانی یەکەمی پارتیەوەی تێگەم ڕێکەوتنە لەگەڵ یەکێتی و لە ڕاستیە لەو بارودۆخەی لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاتۆتەکایەوە ئەوەی ئێستا باسمان کرد زۆر گرنگە پارتی و یەکێتی یعنی حکوومەت پێک بێنن حکوومەت پێک نهێنن هەڵبژاردن بکرێتەوە یان هەر شتێک ببێ ئێمە لە هەرێمی کوردستانە لەگەڵ واقعەکە مامەڵاکەین کە ئێمە دوو زۆنی ئیداریمان هەیە دوو زۆنی حزبیمان هەیە بە شێوەیەکی ڕاستتر بڵێن ئیداری حزبیمان هەیە لە هەرێمی کوردستان ڕەنگە بە شێوەیەکی کردداری ئاسان بێ زۆرینە لە ناو ئەنجومەنی لە ناو پەرلەمانی کوردستانە دروست بکرێ بەڵامەوە سەقامگیری ناوخۆی هەرێمی کوردستانە خاتە ژێر پرسیارەوە و دیسانەوە پەرتەوازەیی کورد لە بەغاش درێژە پێداوە زیاتریەکە بۆیە یعنی گرنگە لە دوای هەڵبژاردن هەردوو لایەن پارتی و یەکێتی خوێندنەوەی دروستتر بکەن بۆ ئەو دۆخەی هاتۆتەکایەوە و یعنی بە شێوەیەک لە شێوەکان هەم لەسەر پێگەێنانی حکوومەتی هەرێم لە هەرێمی کوردستان ڕێبکەون و لە هەمان کاتیشا ئەوە ڕەنگە زەمینە بسازێنێ بۆ ئەوەی بە یەک پاکێژ لە دانوستانەکانی عێراق پێکەوە بەشداری بکەن لەگەڵ هێز و لایەنەکانی تر. بەڵێ کاکتۆر باسی ئەوت کرد پلانی پارتی بڵێن یەکەم جار ڕێکەوتن بێ لەگەڵ یەکێتیایی پلانی دووەمی چییە؟ پلانی سێم باسی هەڵبژاردننی پێشوەختت کرد یعنی کامیان پێ دوایە جێبەجێ دەکرێن؟ پلانی دووەمیان بریتە لە دروستکردنی زۆرینە لە ناو پەرلەمانی کوردستان بۆ ئەوی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرێ ئەگەر بە شێوەیەکی کاتیش بێ وەکو ئەوەی کە لە 2018 ڕوویدا دەستەیەکی سەرۆکایەتی هەڵبژێرا بەڵام دوایی کە ڕێکەوتنیان لەگەڵ یەکێتی کرد دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان گۆڕانکاری بەسەرهات ڕەنگە پلانی دووەمی پارتی ئەمە بێت بۆ فشارکردن لە یەکێتی ئەتوانم بڵێم بارودۆخەکە تا ڕادەیەکی زۆر لە 2018 چێ لە 2018 لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکێتی تەزویرێکی گەورەی لە گۆڕان کرد و هێرشی کردە سەر بارگای سەرەکی گۆڕان و ئەمە گۆڕانی ترسان و بەشێک لەوەی سەرکردایەتی ئەو کاتی گۆڕان پاساویان بۆ ڕێککەوتن لەگەڵ پارتی هێنایەوە بریتی بوو لەو هەنگاوانی یەکێتی ئێستش بە شێوەیە لە شێوەکان ئەمە دووبارە بووەتەوە لەگەڵنەوەی نوێ کە 15 کورسی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەیە بەڵامکو باسم کرد بەڵێ لە پەرلەمانی کوردستان بۆیە ئەو دەنگۆیانی کە ئێستای بینین ڕەنگە بۆ ئاراستێ بێت. بەڵێ بە زوو هەڵبژاردننی پێشوەختە بەڕێزت بە دووری دەبینی بچینە و قۆناغا خۆی لە ڕاستیە ئەگەر پارتی و یەکێتی نەگەنە ڕێککەوتن بۆ دروستکردنی بۆ زۆرینە لە ناو ئەنجومەنی لە ناو پەرلەمانی کوردستان و دروستکردنی حکوومەتی هەرێم لە ڕاستیە پلان سی باشترە لە پلان بی یعنی ڕۆشتن بەرەوە هەڵبژاردننی پێشوەخت زۆر باشترە لە تێکدانی سەقامگیری لە هەرێمی کوردستان و جارێکی تر گەڕانەوە بۆ دوو ئیدارەیی تەواو لە هەرێمی کوردستان و دەستشکانەوەی یەکتر و هاتنەکایی شێوەیەک لە هینەکانی ینی دیمەنەکانی شەڕی ناوخۆ ئەگەر شەڕیش ڕوونەدا بۆیە یعنی بۆنە مادەم هەرێمی کوردستان لە بەردەم بنبەستایە
و پارتی و یەکێتی ئەگەر نەگەیشتە ڕێکەوتن با جارێکی تر گەڕانەوە هەبێ بۆ سەر سندوقەکانی دەنگدان و لە ڕێگەی سندوقەکانی دەنگدان و جارێکی تر ڕەنگڕێژی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە بێتەکایەوە و وردە یعنی هەرێمی کوردستان و پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانیش ئەم شتانە تاقیب کاتەوە بۆ لە عێراقا کە یعنی ئەزمموی حکومڕانیەوەوان 12 ساڵ یان با بڵێم 13 ساڵ لە دوای ئەزمموی حکومڕانی ئێمەوەیە هەڵبژاردننی پێشوەختمان بینی لە ساڵی 2021 بۆ لە هەرێمی کوردستان ئەمە ڕوونەدا بە تایبەتی بەشێکی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیان قبول نەبوو و ئێستا هەر بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی تا ئێستا بەشداری لە پەرلەمانی کوردستانە نەکردووە جا بۆچی جارێکی تر نەگەڕێنەوە بۆ سندوقەکانی دەنگدان و لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان ڕانگڕێژ بکرێتەوە هەرچەندە دیسانەوە ئێمە ڕوبەڕووی پرسیارێکە بینەوە کە پرسیاری ئازادی و دادپەروەری و شەفافبوون و نەزیهبوونی هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەڵبژاردنەکانە لە هەرێمی کوردستان بەڵێ کاکتۆر باس سەرۆکۆمارت دەمڕۆ بڵێن سونەکانی چاوپەیمانەتیان پێکێناوە وەکو سەرۆکۆمار ینی ئایا ئەوەی کە عورفە لە دوای 2023 لای کورد بووە ئایا ئەم جارە لای کورد دەمێنێتەوە لای کورد ئایا لای یەکێتی دەمێنێتەوە ئەوە ئایشعەکان ڕازی دەبن سەرۆکۆمارێکی سونە هەبێت چونکە دەڵێن باردۆخی ناوچەکە لە سووریا لە شوێنەکانی دیکە لە بەرژەوەندی شیعەدانە بێ خۆی لە ڕاستیە تا ئێستاش بۆ چوونی زۆربەی شیعەکان لەسەرەوەیە کە پۆستی سەرۆکۆمار لای کورد بمێنێ بەڵام ئەمە پێویستی بەوە هەیە کورد خۆی هەست بە بەرپرسیارەتی بکات لەم پرسەیە و ئەو ناکۆکە ناو خۆیانە لانی کەمێکیشی بەلاوە بنرێ بۆ ئەوەی هەندێک لەو دەستکەوتانەی کە کورد لە عێراقا ماویەتی و هەندێک شتی تر کە ڕەنگە ئێستا لە بەردامەکەی جەنابیشتا باسی هەندێک ئەولویەتی قۆناغی داهاتوو بکەین پێویستە کات بیبەنە پێشەوە شیع لەگەڵەوەن کە بۆ کورد بێ بەڵام ئەگەر کورد پەرتەوازە بن دوور نییە سونە یان حەلبوسی کە زۆر داوایان پۆستە کە سوود دەو کەلێنە وەربگرێ و بتوانێت پۆستی سەرۆکۆمار بخوانێک لا بکەنەوە حەقا ئەو ترسەی کە شیعە هەیەە لە دۆخی ناوچەکە و دۆخی سونە لە ناوچەکە لەلایەن کوردەوە بقۆزرێتەوە ئێستا ئەوانیانەوێ بگورن بە پێ ئەو لێدوانانی کە هەیەە ئەو هاوپەیمانیەی کە لە نێوان کورد و شیعەیە هەبوو لە ڕابردوو وردە زیندویکەنەوە چونکە هەست بە مەترسیەکەکەن کوردەمە بقۆزێتەوە بۆ ئەوەی هەندێک لە داواکاریەکانی بەرێتە سەر مێزی گفتوگۆ مێزی دانوستان و لەبری ئەوەی شەڕیز یعنی حەق پارتی و یەکێتی سوودیان لە ئەزمموی دووخولی ڕابردوو وەرگرت پێ دووخولی ڕابردوو ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لەو دەشکانەوەی پۆستی سەرۆکۆمار هیچ لایەکیان قازانجیان نەکرد لەبری ئەوەی کە ئەو دەشکانەوەی لەسەر پۆستی سەرۆکۆمار کەن هەندێک داخوازی گرنگ بۆ نمونە چۆنیەتی دروستکردنی ئەنجومەنی فدراڵ کە ئەمە لە هەمووشت گرنگترە ئەتوانم بڵێم دروستکردنی ئەنجومەنێکی فدراڵ کە بە شێوەیەکی هاوسەنگ بێتەکایەوە وا بکات گەرنتی تێنەپەڕاندنی هیچ یاسایە بکات کە لە زەرەری هەرێمی کوردستان بێ ئەمە ڕەنگە لە پۆستی سەرۆکۆماریش گرنگتر بێ یعنی لەبری شەڕکردن لەسەر ئەم پۆستانە هەندێک داخوازی لەم شێوەیە بەرنە سەر مێزی گفتوگۆکان لەگەڵ شیعە و دوایی لەگەڵ سونە یان لەگەڵ سونەش هەندێک لە سونەکانیش ئەتوانن هاوڕابن لەگەڵ کورد لە کارکردن لەسەر ئەم پرسانە بۆیە یعنی زۆر گرنگە ئەو شەڕانە لەسەر پۆست وەلا بنرێ و هەندێک داخوازی کە داخوازی نیشتیمانین کۆدەنگی لەسەر دروست بکرێ و پێکەوە لەگەڵ شیعە و سونەش دانوستانی لەسەر بکرێ بەڵێ کاکتۆر بەڕێستان زۆر دیراسی بڵێن دەستوری عێراق شتان کردووە لە ڕووی دەستەڵاتەوە ینی سەرۆکی پەرلەمان ینی دەسەڵاتی زۆرترە بڵێن باشترە بۆ کورد یاخود سەرۆکۆمار هەر لە ڕەمزیەتەکەدا سەرۆکۆمار یاخود هەر بۆ کورد باشترە سەرۆکۆمار وەربگرێ خۆی لە ڕاستیە کورد پێویستەکە ئەتوانم وا بڵێم کە کورد ئەگەر هەندێک پرسی وەکو چۆنیەتی ئیقرارکردنی ئەنجومەنی فدراڵ کە ئێمە هەندێک فکرەمان هەیە سەبارەت بە چۆنیەتی دروستکردنی ئەنجومەنی فدراڵ جیاواز لەو پرۆژە یاسایانەی لە خولەکانی پێشوو
بۆ چۆنیەتی دروستکردنی ئەنجومەنی فێدراڵ خراونەتە ڕوو کە دواترینیان پرۆژەی سەرۆکایەتی کۆمار بوو لەم خولەیە کە لە ڕاستیە ئەگەر ئەنجومەنی فێدراڵ بەو شێوەیە دروست بکرێ هیچ پێویست ناکات ئەنجومەنێکی تر دروست بکرێ ئەو شێوەیە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێ و ئەمە پارەیەکی زیاتر بەهەدەرەدا بەڵکو هەندێک فکرەی تر هەن هەندێک شێوازی تر هەن بۆ چۆنیەتی دروستکردنی ئەنجومەنی فێدراڵ کە فعلا ئەنجومەنێک بێت سیستمی فدرالی لە هەرێمی لە عێراق قوڵتر بکاتەوە سیستمی فدرالی هاوبەشی لە دروستکردنی بڕیارە قوڵتر بکاتەوە ئەگەر ئەمە بێتەکایەوە لە ڕاستیە کورد زۆر شەڕی ئەتوانێت زۆر شەڕی ئەوەش نەکە پۆستی سەرۆک کۆماری ئەبێت یان پۆستی سەرۆکی پەرلەمان هەر یەکێک لەوانە بێت ڕەنگە زۆر فەرقێکی وانەکە و من دڵنیام شیعە خۆیان ئەو کاتە حەزەکەن کورد پۆستی سەرۆک کۆمار وەربگرێ بە حکمی زۆر ئاعتیبارات یعنی من ئێستا حەز ناکەم بچمە تەفاسیری بەڵام لە ڕاستیە شیعە حکمی ڕابردووی سونیان لەبیر نەکردووە پێش ڕوخانی ڕژێمی پێشوو هەر لە سەردەمی پادشایەتیەوە تا بە ئێستا و پێیان وایە گەرە و پۆستە بۆ سونە بگەڕێتەوە بەو عمق عەرەبیەی کە سونەی عێراقیەتی ڕەنگە کێشەیان بۆ دروستکە بە تایبەتی لەو هاوکێشە تازانی کە لە ناوچەکە هاتوونەتەکایەوە گۆڕانی ڕژێمی سووریا و ئێستا بوونی ئەحمەد شەرع لەسەر حکوم لە سووریا لاوازبوونی بەرەی ئێران لە ناوچەکە بۆیە ڕەنگە ئەوان خۆیان ئەو کاتە حەزکەن کە کورد پۆستی سەرۆک کۆمار وەربگرێ بوو یعنی ئەگەر بە شێوەیەکی باش بتوانرێ و دانووسانانە ئیدارە بدرێ ئەوە هەم پۆستی سەرۆک کۆمار ئەتوانرێ بەدەست بهێنرێتەوە هەم لە هەمان کاتیشە هەندێک هەلومەرج ئەتوانرێ بهێنرێتەکایەوە کە بوونی کورد لە چوارچێوەی دەوڵەتی عێراق بەهێز بکە و بکات کورد لە چوارچێوەی دەوڵەتی عێراق ڕۆڵێکی کارە و کاریگەرتر ببینێ و لە بەغداوە هەم هاوبەشی و پێکەوە کارکردن و یەکتر تاوکردن لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بەهێز بکرێ و هەم ئەو کێشانەی کە لە نێوان هەرێم و بەغداشا هەیە چارەسەر بکرێ. باشە کاکتۆر باسی ئەنجومەنی فێدراڵیت کرد لە کارنامەی پێشووی سوودانیشدا خۆی ئەنجومەنی فێدراڵی هەر هەبوو ئایا ئەگەر دروست بکرێ ئیشی چییە ئەگەر بە کورتی بۆمان باسکێ ئایا لە کورتی دەست دەکەوێت بۆ نمونە لە ئەنجومەنی فێدراڵی ئەگەر دروست بکرێ بۆ گرنگی کە بەڕێز دەڵێ ئەمە زۆر گرنگە لە بۆ 4 ساڵی داهاتوو ئیشی لەسەر بکرێ خۆی لە ڕاستیە ئەو ئەنجومەنە کۆڵەکەیەکی ئێجگار سەرەکی فدرالیە لە عێراقا بەبێ ئەو ئەنجومەنە سیستمی فدرالی لە عێراقا ئێستا زۆر لەنگە چونکە ئێستا هاوبەشێتی لە دروستکردنی بڕیاران نییە سیستمی فدرالی لەسەر دوو بنەمای سەرەکی هاتووەتەکایەوە لەسەر بنەمای ئەوەی کە تۆ لە ناوچەکانی یعنی هەرێمەکان لە ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆیان بۆیان هەیە هەندێک بڕیار بدەن و هەمووان پێکەوە لە چوارچەوەی دەوڵەتی ئیتیحادیش پێکەوە بە هاوبەشی هەندێک قەرارەدەن ئێستا ئێمە ئەمەی کە هەرێم لە چوارچەوەی هەرێمە هەندێک بڕیارەدا هاتوۆتەکایەوە لە بەرەوەی هەرێم پەرلەمانی خۆی هەیە دەسەڵاتەکانی خۆی هەیە بەڵام لە چوارچەوەی دەوڵەتی فدرالیە ئێمە ئەو زەمانەتەمان نییە بڕیار یاساکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە شێوەی یاسایی بە زۆرینە و کەمینە تێپەڕێنرێ بە زۆرینی سادە تێپەڕێنرێ لە دوای دروستکردنی نیساب ئەمە واکات کە ئێمە هەمیشە کەمی نەبین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بەو پرۆژە یاسایانەشی بۆچی وتم ئێستا ئەو پرۆژە یاسایانەی کە لە ماوەی ڕابردووش حازر کراون ئەم ئامانجە نەدی کە ئێمە بکەن بە هاوبەش لە دروستکردنی بڕیار کورد بکەن بە هاوبەش لە دروستکردنی بڕیار شیعە بکەن بە هاوبەش لە دروستکردنی بڕیار سونە بکەن بە هاوبەش لە دروستکردنی بڕیار چونکە لەسەر بنەمای نوێنەرایەتی پارێزگاکان دروست کراون و یعنی پرۆژەکان ئەو پرۆژە یاسایانە پشت بە نوێنەرایەتی پارێزگاکانە بەستن و نوێنەرایەتی پارێزگاکان هەر ئەو هاوکێشەیە نەتەکایەوە کە ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا هەیە لە کاتێکا کە پێویستە پێداگری لەسەرەوە بکرێ ئەنجومەنی ئیتیحاد دروست بکرێ وەلەو ئەنجومەنە ببورن ژمارەی ئەندامانی کورد بەقەدەر ژمارەی ئەندامانی سونە بەقەدەر ژمارەی ئەندامانی شیعە بێت یان ڕێککەوتن بکرێت کە 3 هەرێم لە عێراقا دروست کرێ 2 هەرێم لە عێراقا دروست کرێ و ژمارەی ئەم 2 هەرێمە ئەگەر 2 هەرێمە عێراق 2 هەرێمە ژمارەی ئەندامانی ئەم 2 هەرێمە یەکسان بن یان ئەگەر 3 هەرێمە ژمارەی ئەم 3 هەرێمە یەکسان بن یان ئەگەر ڕێککەوتن لەسەرەوە ناکرێ ژمارەی کورد و عەرەب یەکسان بێ یا ئەگەر ئەمە ناکەن
ژمارەی کورد و عەرەب و کورد و سوننە و شیعە یەکسان بێ وەکو یەکوا بێ و نوێنەرایەتی پێکاتەکانی تیا زەمانەت بکرێ ئەمە وا ئەکات کە هەمیشە یعنی ئیتر یاساکان بە زۆرینەوە کەمینەتیان نەپەڕێنرێ بەڵکو تۆ هەندێک زەماناتت هەبێ کە بتوانانی لە ئەنجومەنەکەی تر لە ئەنجومەنی ئیتیحاد ئەو یاسایانی بە زۆرینە و کەمینەتی ئەپەڕێنرێ و پەیوەندی بە مافی هەرێمەکانەوە هەیە بتوان ڕێڤیتۆ بکرێ بۆیە ئەمە زۆر گرنگە کە دروست بکرێ و بەبێ ئەمە وەکو باسم کرد سیستمی فدرالی لە عێراق تا ئێستا لەنگە. بەڵێ دەخولەکێکمان ماوە کاکتۆر بە کوردستان پرسیاری سوپاس دەکەم جگە لەوە ئەولەویات چی بیانی ئێستا چەندە ناوماڵی کورد پەرتەوازەیە بە زەگەر بچنە پێکێنانی حکوومەتەوە وەکو ئەولەویات دەبێت لەسەر چی بکرێمێ کێشەی موچەمانەیە کێشەی بودجەمانە یاسای نەوتوغازە ئەو مادەی 140 لە دەبووە لە 2007 کۆتاییەکەی جێبەجێکرا بە هەر جێبەجێ نەکراوە. لە ڕاستیە ئەولەویەت لە دوای ئەوەی ئەنجومەنی ئیتیحاد کە باسمان کرد بریتیە لە کێشەی خاک و دەرەنجامی ئەم هەڵبژاردنە لە ناوچە جەناکۆکەکان حەقەت زەنگێکی مەترسیدار بێ بۆ هێزە سیاسیە کوردیەکان و هەست بەو مەترسیە بکەن کە هاتوتەکایەوە لە ئەنجامی ئەوەی گۆڕانی دیموگرافی لە ناوچەکە یان مەسەرەن ڕەنگە عەرەبی سوننە ژمارەی دانیشتوانیان زۆر زیادەکە و ناوچەکان ئەو ناوچانە جێناهێڵن لە کاتێکە کورد کەمترە مێنێتەوە لەو ناوچانەوە ڕەنگە کورد ژمارەی زیادبوونی کەمتر بێ لە عەرەبی سوننە بۆیە ئەمە پێویستە کات زەنگێکی مەترسیدار بێ کێشەی خاک پێویستە کات بە نەزەری ئاعتیبار وەربگیرێ لە ڕاستیە ئێمە لە 3 ساڵی ڕابردوو هەوڵی ئەوەماندا لە ڕێگەی بڕیارێکی دادگای باڵای فدرالیەوە بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی هەڵوەشاوە هەڵوەشێنینەوە کە بەداخەوە بە یاسایەک بە دەرچواندنی یاسایەکی ناتەواو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو پرۆسەیە پەکی خرا لە ڕاستیە ئەگەر بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەڵوەشاوە هەڵبوەشایەتەوە ئێمە قاچمان لەسەر زەوی ئەبوو ئەگەر ژمارەی دیموگرافی ژمارەی دانیشتوانیش کەم بوو بۆیەتەوە ئێمە قاچمان لەسەر ئەرزە بوو ئێستش پێویستە کات هەنگاو بۆەوە هەڵبگیرێ سەبارەت بە موچە و بودجەی خەڵکی کوردستان لە ڕاستی ئەو ڕێککەوتنانی کراون پێویستە کات دەستی پێوە بگیرێ پەری پێ بدرێ لە باتی ئەوەی پرسی مەسەلەی نەوت ببێتە لەمپەر لە بەردەم ڕێککەوتنی نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەسەر مەسەلەی بودجە بەڵکو فرۆشتنی نەوت لە ڕێگەی سۆمەوە بکرێتە دەرفەت بۆ ئەوەی زۆر بە شێوەیەکی دلێرانەتر دیفاع لە موچە و قوت و بژێوی خەڵکی کوردستان بکرێ ئەسڵان پێویستە کات معادلەکە پێچەوانە بکرێتەوە ئێستا کە تۆ لە ڕێگای فرۆشتنی نەوت لە ڕێگەی سۆمەوە و لە ڕێگای پێدانی داهاتی ناوخۆی بەشێکی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بە عێراق بەشداری لە داهاتی فدرالی ئەبێت دەنگت دلێرتر بێت لەوەی کە پرسی موچە لەگەڵ حکوومەتی عێراقی پرسی بودجە پرسی ئاوەدانی پرسی بودجەی پەرەپێدانی هەرێمی کوردستان شەڕی لەسەر بکرێ. باشە کاکتۆر وەکو پۆستەکان پێشتر بڵێن وەزارەتێکی سیادی بەر کورد دەکەوت بەس باز کەم جارە شیعەکان خۆیان داوای وەزارەتی دەرەوە بکەنەوە دەڵێن نەوت لای خۆیان بێ وەزارەتی ناوخۆ لای خۆیان بێ بۆ کورد وەزارەتی دارایی باش وەری بگرێ وەکو پۆستەکان خۆی لە ڕاستیە ئەوە پەیوەندیدارە تا ڕادەیەکی زۆر بەو ڕێککەوتنانەی کە لە نێوان هەردوولایەتەکایەوە لەسەر مەسلەی بودجە و نەوت و داهاتی ناوخۆ و ئەوانە بەڵام خۆ ئەگەر هەرچەندە ئێمە ئەزمموی ئەومان هەیە هەندێک جار وەزیری کورد لەو پۆستانە بووە و بودجەش نهاتوە بە هەرێمی کوردستان بەڵام ئەگەر ڕێککەوتن هەبێ ئەوە ئەو کاتە وەزیری دارایی ناتوانێت وەکو ئێستا هەندێک جارە بینین بە هەندێک بیانوەوە ڕەنگە وەزیری دارایی عێراق موچەی خەڵکی هەرێمی کوردستان ڕەنگە دواخە ئەو کاتە ڕەنگە ئەو شتانە کەمتر ببێتەوە بەڵام بوونی وەزیری کوردی دارایی کورد یعنی وەزیرێکی کورد لە وەزارەتی دارایی پەیوەستە بەوەی کە ڕێککەوتنی کۆنکرێتی لەسەر ئەم پرسانە لە نێوان هەرێم و بەغدا بێتە کایەوە و ڕێککەوتنەکان جێبەجێ بکرێن وەگەرنا وەکو باسم کرد سەردەمێک هەبوو و شارزێباری وەزیری دارایی بوو بودجە بۆ هەرێمی کوردستان ناهات سەردەمێکە بوو دکتۆر فواد حسین وەزیری دارایی بوو هەندێک جار بودجە بۆ هەرێمی کوردستان ناهات بۆیە
هەردووکی گرنگە هەم ڕێکەوتنەکان گرنگن ئەگەر پۆستی وەزیری داراییش لای کورد بێ ڕەنگە ڕێگا خۆشکەر بێ بۆ ئەوەی کە ڕێکەوتن بێتەکایەوە ڕێگا خۆشکەر بێ بۆی ڕێکەوتنەکان جێبەجێ بکرێت. بەڵێ کاکتۆرۆک پۆست سەر و کۆمار پێ دوایە ئەم جارە یەکێتی بتوانێت وەری بگرێتەوە یاخود پارتی مەبەستێتی سەر و کۆمار وەربگرێ چونکە بەردەوام ڕخنە لەوانەی دەگرێت لە ڕابردوو کە دەیانگو لەگەڵ عێراق ڕێ بکەون بەغدا گرینگە. خۆی لە ڕاستی ئەسە پارتی لەبەرەوەی زۆرینەی هێناوە لە هەرێمی کوردستان ژمارەی کورسی و ئەوانە و یعنی ئەوە بەرپرسیارەتەکەی زیاترە لە هەموو هێزوو لایەنە سیاسەکانی تری هەرێمی کوردستان و لە یەکێتی و لە هەموو لایەنەکانی تر و یعنی ئەمە بەرپرسیارەتی لەسەر پارتی زیاترەکە بەوەی کە ئەبێ بزانن کە یعنی هەر کەلێن و درزێک لە ناوماڵی کوردی و ڕنگدانەوەی ئەوە لە بەغدا بەرپرسیارەتەکە لە سەرشانی ئەوان زیاترە بێ بەڵام لە هەمان کاتیشە ئەوەش ڕوونە ئەو دۆخەی چەند ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان هەبوو بۆ یەکێتی ئەو دۆخە بەو شێوەیە نەماوە یەکێتیش پێویستە کات واقعیانەتر سێری ئەو دۆخە بکەن و ئەتوانرێ ئالیات دابنرێ بۆ چۆنیەتی یەکلاکردنەوەی ئەو پرسانە جارێ لەسەر پرسە سەرەکیەکانی کە پێویستە کات دانووسانی لەسەر بکرێ ڕێککەوتن بکرێ و دواییش بە هەندێک ئالیاتی گونجاو ئەو پرسانەیە گلا بکرێتەوە جا ئەوە پەیوەندیدارە بە ڕێککەوتن لەسەر دەسەڵاتی هەرێمی کوردستانیش هاوکات لەگەڵ پۆستەکانی عێراق یان شتێکی هاوشێوەی ئەوەی کە لە 2014 بۆ نمونە ڕوویە و یعنی پۆستی سەرۆک کۆمار لە نێوان کاندیدە جیاوازەکانە لە ناو کوتلە کوردستانیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چارەسەرکرا یعنی ئەتوانرێ ئالەتی گونجاو بۆ ئەو پرسانە بدۆزرێتەوە. بەڵێ وەکو دو پرسیار من وەکو لایەنە شیعەکان پێدوایە ئەوان بە زووی توانن وەکو کاندی سەرۆک وەزیران یەکلا بکەنەوە ئایا کێ چانسی زۆرێ چکە ناوی زۆر باز دەکرێ لەو مودە دەستوری کە دانراوە بە پێی دەستوری عێراق پێ دوایە حکوومەتی نوێ لەدایک ببێ لە عێراق؟ خۆی لە ڕاستیە لایەنە شیعەکان زوو فریای خۆیان کەوتون چوارچێوەی هەماهەنگی ئەوە خۆتان نەزانن یعنی ئەگەر بە هەڵەیان نەچوو بێتم ڕاستە و خۆ لە دوای ڕاگەاندنی ئەنجام کۆتاییەکانی هەڵبژاردن کۆبوونەوە و دوو لیژنەیان دروست کردووە ئێستا جاری هێشتا مسادقە لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان نەکراوە فترەیتانەکانە یعنی کەوتونەتە خۆیان ئەم پرۆسەی ڕەنگە بخایانێ بەڵام پێم وانە ئەوەندەی دوای هەڵبژاردننی 2021 بخایانێ چونکە ناکۆکیەکە لە ناو ماڵی شیعە لە هەڵبژاردننی 2021 زۆر زیاتر بوو ئێستا ناکۆکیەکان کەمتر بوونەتەوە لە نێوانیانە سوودانی هێشتا چانسی ماوە بەڵام چانسی گەورەی نییە و دوور نییە لە ئێستا جا لەو ناوانەی کە ئێستا باسەکرێن بۆ نمونە حزبی داوە ڕانگەیان کە نووری مالیکیان کاندید کردووە بۆ پۆستی سەرۆکوەزیران بەڵام جا لەو کاندیدانە دواتر ڕێکەوتن وەکو چۆن سوودانی دوایی دوو خۆی سوودانی لە خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم خولەی کە ئێستا تەواو بووە دوو نوێنەری هەبوو دوو پەرلەمانتاری هەبوو ڕێککەوتن لەسەر ئەو و کردیان بە سەرۆکوەزیران دوور نییە لەسەر کەسایەتیەک کە هەمووان لەسەری کۆکە بن شیعەکان لەسەری کۆکە بن و ڤیتۆی ئەمریکی لەسەر نەبێ و ئێران پێی ڕازی بێ بتوانن ڕێبکەون یعنی پێم وایە پرۆسەکە ڕەنگە بخایانێ بەڵام هێندەی دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی 2021 پێناچێت. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز دکتۆر یوسف محەممەد کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی ماندومان کردی سوپاسی ئامادەبوون دەکەین زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.